بەڵێ بەنسبەت ئەوەی کە کارمەند بێ یا خاوەن کار بێ فارابی لە کۆنا وتوویەتی قوتابیەکی سەرکەوتوو باشترە لە مامۆستایەکی شکست خوارد و فاشل. جا بەڕاستی کارمەندێکی سەرکەوتوو هەزاران جار باشترە لە خاوەنکارێکی سەرنەکەوتوو، چونکە ئەو کەسێ ئەچە کاری خۆی دامەزرێنێ دڵنیا بە ژیانی خۆی و ژیانی خێزانی و دەوروبەرەکەی خاتە مەترسیەوە، چونکە کاتێک کە کەسێک زەرەرەکە ئەزانی چ کاریگەریکی نەرێنی ئەبێ بۆ دەوروبەرەکەشی هەمووی بەزەی پیایەتەوە ئەرە وڵای زەرەری کردووە ئەوە نەپارەی لە دەستیاوە. جا مامۆستا ئیسا خەڵکانێکی زۆر ئەچن یەکسەر کارەکەن، بۆ نمونە من زمانێ بەبێ ئەوەی بزانم بزنس چییە چون کۆمپانیامدانە، بەبێ ئەوەی بزانم بازارسازی چییە باشە فرۆش چییە چوم مارکێتمدانە، من لە هەموو میشانە زەرم کرد، من ئەوەنە زەرم کرد ئەوەنە زەرم کرد کەم ئەزمونم وەرگرت. بەڵام با وەڵامی پرسیارە بەمەوە ئایا پێویستە کات تۆ بۆی خاوەنکارێکی سەرکەوتوبی ئەو هەموو ئەزمموی زەرت هەبێ؟ هەڵەیە باشترین شت ئەوەیە فێر ببی چۆن فێر ببی. فێر ببی بزنس چییە؟ یعنی ئێستا هیوا هەیە ئامادەیە دەفتەر قەرزکە باشە بڕوە دوکانێک دابنێ بزنسێک دابنێ بازرگانیە بخاتە، بەڵام ئامادە نییە کتێب بخوێنێتەوە کە سەرەتاییترین زانیاریەکانی کار و کارگێڕی و بازارسازی فرۆش فێر